25 ل 2022 دينون بيتر او شيء سماوي او شيء امكان نمو او بنا اعتبار اگر همو جار ادو شارسري او مشكله بك بطريقه خوتي قديم معنى قد ما بي شارسر عين غلط لو دوار فلذا تمشاركن علاج مشكله كثيره کۆلێژی ئەندازیاری بەڕاستی بە خۆشحاڵی و ئەوڕۆ بە هەڵساوە بە ئەنجامدانی ئەو وەرکشۆپە زۆر بە وردی دەستنیشانمان کردێ کە هۆکارەکانی ئاگرکەوتنەوە چیە دواتر ڕاستپاردەکان و چارەسەرکردنەکان بە شێوەیەکی زانستانی چارەسەرەکان پێشکەش دەکەین لە لێرەش بە هەماهەنگی لەگەڵ دام و دەستگا حکوومیەکان بەڕاستی دەبێت ڕۆلی زانکۆ دەمانەوێت پەیامیمان هەیە لەو وەرکشۆپە کە دەمانەوێت ڕۆلی زانکۆ ئەکادیمیانی زانکۆ زیاتر بێتن لەگەڵ حکوومەت لە چارەسەرکردنی ئەو هۆکارە لێرە باسی هۆکارەکانی تری کارەبا جگە لە هۆکارەکانی تری ئاگرکەوتنەوە جگە لە شۆرتی کارەبا لەوانەیە ئەگە 1970 هۆکارەکان شۆرتی کارەبا بن 125 تر هۆکاری ترن هۆکاری تر با بڵێن خەڵک بۆ خۆی با بڵێن جگەرێک داوێتە سەر پوش و پەراش و یان بنزینە سیارە ئیدر هۆکاری تر شۆرتی کارەبا کە یەکە لە هۆکارە سەرچەکانی کەوتنەوەی ئاگر و کارەساتی زۆری خوڵقاندیەکە بە گوێرەی داتایەکان کە کۆمان کردێتەوە 175 هۆکارەکانی ئاگرکەوتنەوە کارەبا بوو. دا لەوێ بەڕاستی چەند ڕاستپاردەیەکمان ئامادە کرده بوو لەگەڵ لیژنەیەکی بە دوواداچوون دواتر لەگەڵ بە هەماهەنگی لەگەڵ حکوومەت چارەسەرەکان و ڕاستپاردەکان دەدرێت بە لایەنی پەیوەندیدار. یەک لە ڕاستپاردەکان هۆشیاری خەڵکە کە خەڵک هۆشیار بکرێتەوە بەڕاستی خەڵکیش کەمتەرخەمی خەڵک ئەویش هۆکارێکە بۆ کەوتنەوەی ئاگر کە زەلو زیان و کارەساتێکی گەورە ڕوو دەدا کە لە کەمتەری خەمی هاوڵاتی محرك بنزين وستين مش محرك حزب الهاولات محرك وتلفزيون وريكلام وسوشيال انستيتيوت وجوفرمنتال انستيتيوت موظفين يعني يقدر موضوعي مشكله لسعري او النقدي نبر ميدي ماليه تنبيه هۆکاری دروستبوونی ئاگرەکانی ئۆتۆمبیلی کە ئێمە پارسا 132 ئۆتۆمبیلمان لە سنووری جوگرافیای هەولێرا سوتاوە ئەمە هۆکارگەرێکی لە بابەتی خراپی کوالتی کۆنتڕۆڵ و کەرەسە و ئامێرەکان وەسایلەکان بابەتی دەستکاریکردنی لە شارەزای نەبوونی ئەزمون وەجیالەوە خراپی ئەم بەنزینێکی ئێمە باسمان کرد نەبوونی بەنزینێکی گونجاو و باش و لەبار وەجگەلەوە هۆکارگەرێکی تری زۆرمان هەیە هەڵەی یاری مناڵان لە ناو ماڵگەکانە و هۆکاری ترمان هەیە بابەتی ئاگرەکان بابەتی سروشتیە هەندێکی لە وەرزی زستان و ئەمانە بابەتی لایتین و بابەتی هەورە تریشخەومانەمان هەیە هۆکاری ترمان هەیە بابەتی بۆ منە تاوانیە بەدەستی تاوانی و کە مەبەستیانە هۆکاری ترمان هەیە شۆرتی کارەبایی کە قسە بازگەرێکی زۆری لەسەر دروست دەکرێت لە ناو ماڵگەکان و شوێنە داخراوەکان هۆکارگرێکی زۆرە کە بە پێی داتا ئامارەکانی بەرگری شارستانی ئێمە کە ڕیزیەکەین یەکێکە لە زۆرترین هۆکاری دروستبوونی ئاگرەکان هەم لە ناو ماڵەکان ئۆفیس و مۆتێل و هۆتێلەکانە و کارەسات بە دوای خۆیانی کارەساتی گیانی و کارەساتی مادی و سامانی و زیانی مادی و سامانی هەرکی ئێمەوەیە کە قەبارەی زیانەکان دابەزێنین ڕێگری بکەین لە پێشات و دروستبوون و گریمانەی ڕووداوەکان و ئەو زیانانە ئەوەنە زۆر نەبن کە شایستەی هەواڵەکان بن و بۆیە ئێمە دڵخۆشین لە هۆرکشۆپێکی بەم چەشنەیە بەشدارین. جۆری ئاگرەکان جۆری جیاوازیە بە پێی کلاسەکان 5 کلاسمانەیە باسمان کرد لە ناو وەرکشۆپەکەی خۆمانەیە کلاسی ئەیوB و سیودی و کەیمان هەیە وەجیالەوە ئەندازەی ئاگرەکانمان هەیە ئەندازەی جیاوازمان هەیە لە قیاساتە باسمان کرد ڕەنگی ئاگرەکان دووکەڵی ئاگرەکان شێوازی و ڕەفتاری ئاگرەکان سوتەمەنیەکان و خەسڵەتی دروستبوونی ئاگرەکان و ئەمانە سوتەمەنیەکان جیاوازی تێکەوێت بۆیە دەشێت تاکی کۆمەڵگە شارەزایەکی باشی بێ لە بەترسیدارترینیان کلاسی ئەیکە زۆرترینیانە ڕووداوەکان کلاسی تەنەڕەقەکانە مادەی بۆ نمونە کاغەز و تەختە و دار و پلاستیک کۆمانە زۆرترین دروستە بن مادەی دووەممان کە هەیە مادە سوتەمەنیە شلەمەنیە گرگتووەکانە ویش لە ئۆتۆمبیل و خەزانەوە شوێنگانەیە چێ بێ و مادەی کانزاییمان هەیە مادەی کارەباییمان هەیە مادەی شلەمەنیەکانی ئۆیلی ناوماڵانمان هەیە ویش کە دروستە بێت لە ساعت 49 ڕووداوەکان لە ناو چێشتخانەکانە کە باسمان کرد خۆپارێزەکە خۆپارێزێکی با بڵێم تایبەتمەند بە تاکی کۆمەڵگەوە کرێ
تاکی کۆمەڵگا هاوبەشی بکە لە زانستەکانی بەرگی شارستانیان لە وەرگرتنی ڕێبرین و ئامۆژگاریەکانەوە بتوانێت تا ڕادەیەک سەردەری لەگەڵ ڕووداوەکانە بکات. مشاکلاتگەرێکی زۆرمان هەیە بۆ بابەتی ژۆری درێژبوونەوەی ڕووداوەکان، نەگەیشتنی تیمەکانمان، گەورەی قەبارەی ڕووداوەکان. یەکیانەوەیە هۆکار خودی هاوڵاتیت تاخیر بۆ درەنگ پەیوەندیەک دێ بە ژووری کۆنتڕۆڵ 150 یەکێکی تر ئەوەی هۆشیاری نەبوونی تاکی کۆمەڵگەی لە بابەتی سەکۆی ڕووداویە زانستی پێویست نادا. وەجیا لەوە بابەتی خراپی ماستەر پلان و جێگا و ڕێگا و جوگرافیاکان، خراپی شارەکان و ڕێڕەوەکان دەرچەکان و نەبوونی کەرەسەی خۆپارێزیش لە باڵەخانەکان کە لە ئێستا باڵەخانەی بەرزمان زۆرە و ئاریشێکی زۆرمان بۆ دروستەکەات. ژووری کۆنتڕۆڵمان ژوورێکی هەمیشەیە بۆ وەرگرتنی یەکەکانی پەیوەندی هاوڵاتیانمان لە هەموو بەڕێوەبەراتەکانە ژووری تایبەت هەیە، نۆ بەڕێوەبەراتیمان هەیە و لە هەر جێگایەک سەکۆیەکی ڕووداویبوونی هەبێت دەتوانین نزیکترین بکەن ڕایاڵە بکەین بۆ سەکۆی ڕووداوی وەکو تیمی فریادرەست تیمی کۆنتڕۆڵکاری بە ژمارە 115 115 بە ژمارە 125 125 ئەتوانین پەیوەندی بگرین بۆ ناردنی نزیکترین تیم بە سەکۆی ڕووداویە. Statistically, لقالي دي بكده design what's going in the classrooms. أداء طلبي كوري ممكن جروبها بالبركة. بلام جارك شيء روح حكي بروزكاس. تشتكي زور وملاغابات أوروبا. نفرنيا مغرزنيا أحزاب مختلفنيا